من میوانێکم هەیە ڕامینوری کاندیدی دەرچوو بۆ پەرلەمانی کوردستان لەسەر پشتی کریسیانەکان کە ڕامیم کاتە باش ئەکرێت ینی پێمان بڵیت لەبەر ڕۆشنایی ئەو پێوەرانەی کە نەتەوە یەکگرتوەکان بۆ پاراستنی مافی پێکهاتەکان لە دنیادا دایناوە هەرێمی کوردستان لەم ئەرکەدا یان لەم بابەتەدا چەند سەرکەوتوو بوو؟ بەیانیتان باش بێگومان ڕاشکاوانەیە کەوە لە ڕاپەڕینی ساڵی 1990ەوە تاکو ئەوڕۆ بە درێژایی 33 ساڵی ڕابردوو حکومەتی هەرێمی کوردستان و ناوەندی سیاسی و بڕیاری سیاسی هەرێمی کوردستان بایەخەکی تایبەتی داوە بە پرسی پێکهاتەکان و پرسی پاراستنی کەلتور و زمان و مێژووی ئەم پێکهاتانە. ئەگەر بێنەوە ئاماژە بە چەند بڕیارێکی پەرلەمانی کوردستان بکەین ساڵی 92 بڕیاری ژمارە 47 ڕاشکاوانە بۆ یەکەم جار گشت بۆ نەئاینی و نەتەوەییەکانی کریسیانەکانیان کردووە پشووی فەرمی بۆ ئەم پێکهاتەیە. ئیدی چەندەها تەشریعاتی تر لە ڕەشنووسی دەستوری کوردستانی عێراق ڕاشکاوانە پارێزگاریەکی زۆر دوور و درێژ کراوە بۆ مافی پێکهاتەکان، هەروەها یاسای پاراستنی مافی پێکهاتەکانی ژمارە 5 ساڵی 2015 ئەوانە هەمووی نیشانەی بایەختانی ناوەندی سیاسی و بایەختانی دام و دەستگای هەرێمی کوردستان بەگشتی بە پەرلەمان و بە حکومەت بە هەمووی بە پاراستنی مافی پێکهاتەکانە. زۆر باش. جگەرەوانە حکومەتی هەرێمی کوردستان فەرموو ئەگەر دەرفەتم پێ بدەیت جگەرەوانە حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردووش هەوڵێکی زۆری داوا بۆ ئەوەی پێکهاتەکان لە زێدی بابوو باپیریان پارێزراو بن. جەنابتان تێبینی دەکەن کەوا لەو ناوچانەی کەوا پێکهاتەکان زۆرینن زیاتر دەسەڵاتی ئەو ناوچانە دەسەڵاتی ئیداری ئەم ناوچانە بەدەست کەسانەکەن کە لەو پێکهاتانن عنکاوە نمونەیەکە دەربارەی زمان هەروەها دووبارە عنکاوە بە نمونە دەینم گشت تابلۆ بازرگانیەکان دوکانەکان ڕێستوران گشت چاڵاکە بازرگانیەکان شەرتێکی ئیجباریە کەوا بە زمانی سریانی لەسەر گشت تابلۆکان نووسرا بێت ناوی شوێنەکە و چاڵاکی شوێنەکە. ئەمڕۆ لە هەولێر و لە دهۆک بەدەیان قوتابخانەی سریانیمان هەیە کە بە تێکڕایی گشت منهەجی دیراسی خۆیان بە زمانی سریانی پێشکەش دەکەن. زۆر باش. ئەگەر بەراوردێک لە نێوان ناوچەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان بکەین تا چەند هەرێمی کوردستان جیاوازترە لە ناوچەکانی دیکەی عێراق بۆ ممارەسەکردنی ژیانی پێکهاتەکان بە تایبەتی کریسیانەکان ینی ئەگەر هەمووی لەسەرەوە قسە بکەم چونکە کریسیانەکان لە هەنێ ناوچە بەر هێرشی گروپە تیرۆرەسیەکان کەوتون لە جنوبی یان با بڵێن لە باشووری عێراق و لە دەشتی نینەواش بۆیە هەرێمی کوردستان زۆر جار بووەتە پەناگەیەکی ئارام بۆ ئەوان بۆیە ئەمەوێت لەسەرەوە بقسە. ئەگەر حەق بە خۆمان بدەین باسی دەستکەوتەکانی ئێمە بکەین وەک هەرێمی کوردستانی عێراق وە چیمان کردووە بۆ پێکهاتەکان بەڕاستی ینی بەراورد ناکرین لەگەڵ دراوسەیەکانمان. ما ئامارەکی سادە و خێرا پێش ساڵی 2023 نزیکەی 1.5 ملیۆن کریسیان هەبوو لە ناوچە جیازیەکانی عێراق. ئەمڕۆ ئەم کریسیانانەی کە دەژن لە ناوچەکانی عێراق ناوەڕاست و باشووری عێراق جگە لە هەرێمی کوردستان ڕەنگە بە هەمووی 35,000 کەسی تێدا نەبێت، بەڵام زۆرینەی کریسیانەکان سەرووی 180,000 کەس لە هەرێمی کوردستان دەژن. خۆی ئەوە بەڵگەیەکی زۆر ڕوون و ئاشکرایە کەوا لێرە پەناگایەکی ئارامە بۆ گشت پێکهاتەکان و کریسیانەکان بەتایبەت. ئەو کریسیانانەی کەوا لە بەغدا هەبوون، لە بەسڕە هەبوون، لە کەرکووک هەبوون، لە سنتەری شاری مووسڵ هەبوون تا ڕادەیەکی زۆر دوور نەماون. بەداخەوە ژمارەیەکی زۆر لە کەنیسەکانیش داخراون ئێستا بەرەوەی
کەس نییە ئەم کەنیسانە سەردانیان بکە و طقوسی ئاینی خۆی لەوێ جێبەجێ بکات. کەچی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کەنیسەکان وازیاد دەبن، کەنیسە نوێ و ینی بنا دەکرێن یان وە دروست دەکرێن، نەک تەنها هەر لە عێراق، بگرە سووریا، لوبنان، ئیسرائیل و فڵستین ناوچانە هەمووی بەگشتی ئێران، تورکیا بەگشتی هەبوونی پێکهاتەی کریستیان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە کەمبوونەوەدایە. ئێمە پێش ڕەنگە 200-300 ساڵی ڕابردوو ڕێژەیەکی زۆرمان هەبوو لە کریستیانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، کەچی ئێستا ئەگەر ئامارێک بکرێتەوە دڵنیام ئەم ڕێژەیە بە شێوەیەکی زۆر دوور کەمتر بوویتەوە بەداخەوە. ناڵێم لە هەرێمی کوردستان کریستیانەکان ئیدی بێ کەم و کوڕین نەخێر، ئێمە هەمومان لێرە پێکەوەین ئەو کەم و کوڕیانە هەیە کەوا بەگشتی تەسیر و کاریگەریان هەیە لەسەر هاوڵاتیان، بێگومان کاریگەریان هەیە لەسەر کریستیانەکانی شەروە. زۆر باشە. لەم دوایانە لە بابەتی هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستانە یاسای هەڵبژاردن بەدڵی پێکهاتەکان نەبوو، هەروەها بەدڵی زۆرێک لە لایەنەکانی هەرێمی کوردستانیش نەبوو، بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان گلەیی لەم بابەتە هەبوو لەسەر پێکهاتەکان. ئێوە لەسەر ئەم پرسە لە کاتی خۆشیان قسەتان کردووە، بەڵام ئەمە چەند کاریگەری لە سەر ئەو بابەتی پێکەوە ژیانە هەیە لە هەرێمی کوردستان. طبعاً ئەمە هەرێمی کوردستان دروستی نەکردووە، حکوومەتی عێراقی ئەم بڕیارە و ئەم پەرلەمانی عێراقی ئەم بڕیارەیە کە یاسای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان بەم شێوازە بێ. بەڵام ئێوە وەکو خۆتان چه هەوڵێکتان داوە لەسەر ئاستی نێوخۆیی نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەم بابەتانە چارەسەر بکرێت و چیدی ئەم کێشانە بۆ پێکهاتەکان لە هەرێمی کوردستان لەم لاولاوە دروست نەکرێت؟ هەمیشە پێشتریشمان وەگوتووە، هەمیشە ئێمە تۆمەتبار دەکرین کەەوە تا ڕادەیەکی زۆر نزیکین لە پارتی دیموکراتی کوردستان، ئەو کەسانێک کە ئەو ڕەخنە لە ئێمە دەگرن لە پێکهاتەی کریستیان بەگشتی ئەمە ینی مەبەستمە لەو حقەتەی تێناگەن کەەوە پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرینسیپی پێکەوە ژیان و پێویستی بە یەکتر مامەڵە لەگەڵ ئێمە دەکات. هیچ ڕۆژێک لە ڕۆژان پرسی پێکهاتەکان و کریستیانەکان بە تایبەت نەبوویتە کاغزێکی قازاند وەرەقە ڕابیحە لە مفاوەزاتێکی سیاسی، کەچی بەداخەوە زۆر لەلایەنەکانی تر وا سەیری پێکهاتەکان دەکەن، وا سەیری کریستیانەکان دەکەن، وەرەقە ڕابیحەیەکە لەو کاتێکەوە پێویستی پێبوو بەکاردەیدی و لەو کاتێکەوە پێویستی پێ نەبوو دەخاتە شوێنێکی لەلایەک. بڕیاری دادگای فیدرالی عێراق ینی بەداخەوە بەڵگەیە لەسەر ئەم عەقلیەتەی کەوا بۆ پرسی پێکهاتەکان دەڕوانێت. ئێمە پێش 2 هەفتەش پێکەوە لەگەڵ بەڕێز محەممەد شا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەوەکمان هەبوو لێرە لە هەولێری پایتەخت. ئەم پرسانە هەموو لەوێ تەڕحکران، ئەم مەترسیانە هەموو لەوێ تەڕحکران، ئەم نیگەرانیە هەموو لەوێ تەڕحکرا. ئیدی ینی ئێمە لەسەر بڵێن ینی وەک ینی کریستیانەکان معروفە لەسەر ئێمەکەوە ئێمە هەر بە درێژایی مێژوو پەنامان نەبردووە بۆ چەک و بۆ هێز و زەبری هێز و شتانە، هەوڵمان داوە هەمیشە و شتەکە ینی پەروەردەیە لای ئێمەکەوە شتەکان بە ئاشتی و ئاشتی خوازانە چارەسەر بکرێنەوە. بەڵام ئەوەی دەبینین و ئەوەی هەستی پێ دەکەین هیچ مەسعایەکی جددی نییە لە بەغداکەوە ئەم نیگەرانیانە ئەم ترسانە کە هەیە چارەسەر بکرێنەوە. ئەم کەمکردنەوەی کورسیەکانی کۆتا لە 6 کورسی بۆ 3 کورسی هی کریستیانەکان و تەنانەت هیبرا تورکمانەکانیش لە 5 کورسی بۆ 2 کورسی بەڕاستی ینی مەبەستێکی سیاسی بوو و زۆر واضح بوو کەوا مەبەستێکی سیاسی لە پشتە و مەقسەدێکی سیاسی لە پشتە و ئەگەر ینی ئەوە لۆ مێژوویە ئەگەر ڕۆلی جەنابی سەرۆک بارزانی نەبا ڕەنگە ئەو 3
کورسی ئێستش لۆ کریستیانەکانی هەیە و دووش لۆ تورکمانەکان هەیە ئەوانش ئێستا نەدەبوون بێجگەلەوەی دابشکردنی ئەم کورسیانە لەسەر سێ بازنەی هەڵبژاردن بەڕاستی لە بۆ ڕازیکردنی لایەنەکان بوو لەوەی زیاتر بایەختان بی بە نوێنەراتی ڕاستەقینەی ئەم پێکهاتانە ئەوانە دەبێت لە قۆناغیدا بێت لە خولیدا بێت لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کارێکی جددی لەسەر ئەم پرسانە بکرێت و چارەسەر بکرێن هیوادارم هەرچەندە لە ئێستاوە زۆر بۆ ئەو قسانە بەڵام هیوادارم گشت لایەنە سیاسیەکان لەوەی تێبگەن کەوا ئەوان پرسەکی نەتەوەین پرسی پێکەوە بەردەوام بوونن پرسی پێکەوە ژیانن تەنها پرسەکی سیاسی نین و لەم ڕوانگەیە بڕوانن بۆ داواکاریەکانی پێکهاتەکان زۆر باشە ڕامێنووری کاندیدی دەرچوو بۆ پەرلەمانی کوردستان لەسەر پشتی کریستیانەکان سپاس بۆ جەنابەت.